سیوسێ هەنگەوانی کوردستان لە چوارەمین ڤیستیڤاڵی هەنگوین لە سلێمانی بەشداریان کرد و بڕیاری ژوایە ڤیستیڤاڵەکە 3 ڕۆژ بخایەنێت. کارگێڕێکی کۆمەڵی هەنگاوانانی کوردستانیش دەڵێت بە ئامانجی نمایشکردن و بەرزکردنەوەی بەرهەمی ناوخۆ ساڵانە ئەم ڤیستیڤاڵە ساز دەکەن. هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە باشەکان. ئێمە وەکو کۆمەڵی هەنگاوانانی کوردستان ئەمە چوارەم ڤیستیڤاڵمانە لە شاری سلێمانی ئەیکەین. کۆمەڵەکەمان 3000 ئەنداممان هەیە. ئەم ساڵ 33 هەنگاوانی باش بە بەرهەمەکانیان بەشداری ئەم ڤیستیڤاڵیان کردووە. ئامانجمان لەم ڤیستیڤاڵە 2 خاڵی سەرەکیە. یەکێ لە خاڵەکان بۆ ئەوەیە کە هەنجوینێکی باش بدەینە دەستی کڕیارەکانمان کە بێن لەم ڤیستیڤاڵە هەنجوینێکی باش بکڕن و دووش گرنگی بە بەرهەمی ناوخۆی وڵاتی خۆمان بین. بەداخەوەوە بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی ئاماژە بۆ دەکات تا ئێستا تاقیگەی تایبەت بە پشکنینی هەنگوینیان نییە و لە هەوڵدان ئەو تاقیگەیە لە ڕێگەی کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە بهێنە سلێمانی. بەداخەوەوە ئەتوانی بۆ جیاکردنەوەی ئەنگوینی ئەسڵ یا دەرەجەیەک و دەرەجەکانی تریێوانە بەڕاستیە بێ بە مختبەر بکرێەوە واتە بە ئامێر واتە بە جیهازە بێ بکرێوانە بەداخەوە تام دەقێ لای ئێمە نییە. ئێمە ئەوە ناکەینە سەرەوەی کەوا بەرهەمین شاخەکانن. بەڵەوەڵا هەوڵێکی زۆر جدیمانداوە بەڵام ئێستا لەلایەنش کە هەوڵمانداوە کە لە ڕێگای کۆمپانیەکانی دەرەوە دابینی بکەین هەبێ لە پارێزگای سلێمانیەوە بەپێ ئەو مختبەرە ئەو تەسعیرە بکرێواتە بە نرخی بەدابدرێکەوە بەپێی کوالیتەکەی نرخەکانیان بەرزنزم بێ. هەنگاوانان داوای پاڵپشتی حکومت دەکەن تا بەرهەمەکانیان ساغ ببێتەوە و هەنگوین لە دەرەوە بە یاسایی و نایاسایی هاوردە نەکرێت. بەرهەمی ناوخۆیی بەڕاستی ئەگەر گرنگێکی باشی پێ بدرێ حکومت پشگیرێکی باشی و خەڵکە بکە بە تەئکید زیاد لە پێویستیش بەرهەمی ناخۆی پڕەکاتەوە و دەتواندرێت لێشی ڕەوانی دەرەوە بکرێت وەکو مەسەلەی هەنگوین. ڕاستی خەڵکێکی زۆر ئێستێکانە سواز بۆخوا خەریکی ئەو بەرهەمن و شتێکی زۆر باشیش بەرهەم دەهێنن زۆر لە کوالەتی وڵاتانی دەریشەوە کە بەرهەمەکان بەرهەمە ئەهێنن. لە ڤیستیڤاڵەکەدا چەندین جۆر هەنگوین بە نرخی جیاواز دەفرۆشران بەڵام پێوەری گرانی و هەرزانی نرخەکان ڕوون نەبوو. ئەمە هەنگوینی شەمەترێنکەیە کە لە ناو درزە دیوار و کەڵک و شتانە دەرهێنرێ نرخەکەی تۆزێ بەرزە بە حکمیەوەی کە زۆر کەمە و کەم دەسەکەوێ کیلۆی لە حدودی 250,000 کیلۆیەک هەنگوین ئێمە لە شوشەیە هەنگی 900 غرامە بە 50,000 900 غرامە داوای 50 لەکەین بە 50 فرۆشین. بڵێ هەنگوینی ئیتاڵیشمانەیە شانە و بێشانە کیلۆی 600,000 بەڵام هەنگوین هەیە لە بازارە لە 3000 دەست پێگە هەتا $100 120,000 ینی ئێستا ئێمە هەمانە لێرە کیلۆ دین بە 80,000 8 کیلۆدا بە 40,000 هەیەدا بە 50,000 کیلۆی. بەپێی ئامارە نافەرمیەکان لە 75 هەنگی عێراق لە ناوچەکانی هەرێمی کوردستاندایە و بە یەکێک لە شیاوترین ناوچەکان بۆ بەخێوکردنی هەنێک دادەنرێت. بە جۆرێک کوردستان توانای لە خۆگرتنی ملیۆنێک تا ملیۆن و نیوێک کوورەی هەنگی هەیە و لە ئێستاشدا نزیکەی 700,000 کوورەی هەنگ لە هەرێم هەیە. بە هۆیشەوە کۆنگری ساڵی 2019 هەنگەوانانی عەرەب لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. بەڵام هەنگوینێکی ئێرانی لە کۆنگرەکەدا پلەی یەکەمی بەدەستێنا. ئاوکات دەوترێت لە ئێستادا هەنگوینی ئێرانی و تورکی و بەریتانی و چینی لە بازاڕەکانی کوردستان دەفرۆشرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.